اما گفتگویەکی بکەن لەسەر دەستپێکردنا بانگەشەی هەڵبژاردنی پارلمانە عێراقی کۆبڕێز هەژار دزایی بەرپرسێ هەڵبژاردنان لە ماڵباندا سێ یەکەتیان نیشتیمانیە کوردستانیا هەولێرێ وێ بمەڕەبە بڕێز هەژار دەم باش یەکەتیان نیشتیمانیە کوردستانê dê kengî û bi çi şêwazekî banggeşeya xwe bi fermî dest pê bike me rastîmek vê hebe yan na بەیانی هەموو لایەکتان باش سەرەتا سەری ڕێزدادە نوێنین بۆ یادی کۆچی دوایی سەرۆک و سەرکردە و سەرۆک کۆمار هەڤاڵی مام جەلال وەکو دەزانن وادەی هەڵبژاردن لە کاتی خۆی هاتە پێشەوە هەفتەیەک هاتە پێشەوە ئامادەکاریەکان لەوانەیە وەکو پێویست نەکرابێت بۆ بانگەشەی هەڵبژاردن لە ساتە وەختی دەرچوونی بڕیارەکەەوە نەک لەلایەن ئێمەوە لەلایەن باقی لایەنە پەیوەندیدارەکانی تر لەو پرۆسەیە بەڵام بە دڵنیاییەوە سەرجەم ئامادەکاریەکان لە پێشوودا بەرنامەڕێژی بۆ کراوە لە ڕووی لۆجستی لە ڕۆی کادیر خۆشبەختانەش دەڵێم کە ئێمە لیستی کاندیدەکانمان وەکو خۆی پەسەند کرا لە کۆمیسیۆن بەبێ ئەوەی هیچ گیرگرفت و کێشەیەکی تێدا هەبێت سەرجەم کاندیدەکانمان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سربەخۆی عێراقەوە پەسەند کران بۆ خۆتان دەزانن ئەمڕۆ ئەم شەو دوای ساعت 12 ئەم ئینتیلاقی یاخود دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بوو لە سەرجەم پارێزگاکانی عێراق لە ناویشاندا هەرێمی کوردستان و پارێزگای هەولێریش بەڵام وەکو دەبینین ئەگەر لە بەیانیەشێ دەرچوونتان کردبی لە ناوشاری هەولێر ئەوەندە پێوەی دیار نییە وەکو جارانی پێشووکە بانگەشەی هەڵبژاردن لێ ئەم بزان جارێ کارنامەیە یەکەتیە نیشتیمانیە کوردستانێژی بۆ هەڵبژاردنان چییە و سرنجاوە vê carê li ser çi ye بە سەرەتا ئێمە هیوای ئەوە دەخوازین بانگەشەیەکی ئارام و سەرکەوتوو بەڕێوە بچێت لە هەموو کوردستان بە تایبەتی لە پارێزگای هەولێر تووشی هیچ ژیر و گرفتێک نەبینەوە لە کاتی بانگەشە و لە ڕۆژی دەنگدان و لە پاتی جیاکردنەوەی بە هەمان شێوە دەنگەکانیشدا دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خۆی هەیە هاوتەریب لەگەڵ ڕێکارەکان و بەرنامەکانی کۆمیسیۆنی باڵای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە ڕابردوودا ئێمە ئیشمان کردووە لە ڕووی ئامادەکردنی قوارەی سیاسی بۆ چاودێری پرۆسەکە لە ڕووی ئامادەکردنی کادیر بۆ بنکەکانی دەنگدان و بەرنامەی یەکێتیش بە دڵنیایی پێتان دەڵێم لە پارێزگای هەولێر بەرنمەیەکی تایبەت دەبێت بە هۆی ئەوەی برای بەڕێز و خۆشەویستمان کاک قوبات تاالبانی سەرۆکی بازنەی هەڵبژاردننی پارێزگای هەولێرە بەرنمەیەکی چڕ و بەرنمەیەکی هەمەلایەنەی لە بەردەستە لە ڕۆژانی داهاتوو وەکو خۆتان دەزانین هەر پارێزگایەک دەستپێکی بە بانگەشەی خۆی دەست پێ دەکات تاوەکو ئەو ڕۆژەی من قسە دەکەم بۆ پارێزگای هەولێر دەستپێکەکەدا نەدراوە لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن ئەو کات بەرنمەکەمان ئیعلان دەکەین بۆ هەموو جەماوەری هەرێمی کوردستان و هەولێریش باشە لێ ڕەوانگەها یەکەتیە نیشتیمانیە کوردستانê چییە دەخۆلا نویا پارلمانە عێراقیدا ji بۆ چارەسەرکردنا کێشەی ناوبەرە هەولێر و بەغدایê سەرەتا دەمەوێت بڵێم ئەو کێشانەی کە لە هەرێم و لە نێوانی بەغدا هەیە کێشەی هەموو کوردە کێشەی هەموو لیستەکانە سەرەتا پێویستە ئەو کاندیدانە لە ڕووی مەبدەئیەوە بە یەک مەبدە و بە یەک بیرۆڕایی کوردانەوە بچن بەرەو ئەو کێشانە دیارە لە ناو هەرێمی کوردستانیش هەمان کێشە هەیە بەڵام کێشەکە ئێستا کە ڕاستەخۆ ئاراستەیە بە حکوومەتی عێراقیەوە هەڵبەتا بە یەکبوونی و یەکریزی و هەڵوێستی و دەستە جەمعی ئەو هەواڵانەی کە دەچن دەردەچن دەبنە نوێنەری کورد لەوێن دەردەتوانن زیاتر سوود بن بە و کێشانەی کە لە ڕابردوودا هەبووە بۆ ئەوەی بە بڕیاری یەکدەنجی بتوانن چارەسەریان بکەن ڕاستە کێشە هەبووە بەڵام هیچ کێشەیەک ئەو قابلی ئەوە نییە چارەسەر نەکرێت هەموو کێشەکان قابلی چارەسەرن کەسمان لە کەسمان بە هەنجەد نینە بڵێن کێشە دروست دەکەین بۆ ئەوەی ئەویتر لە ناو ببین کێشە دروست دەکەین بۆ ئەوەی دەسەڵاتی ئەویتر کەم بکەینەوە کێشەکان هەبووە لە ڕابردوو هەبووە نەتوانراوە چارەسەر بکرێت بۆ خۆتان دەزانێت چەندین ساڵە لە ڕووی موچەوە نەتوانراوە موچەوەکو خۆی دابین بکرێت بە لێبڕینەوە بە پاشەکەوتەوە بە نەدانی موچەوە ئەو کێشەیە ئێستانی ئەمە بڕین ئەو کێشەیە هەنووکەیە لە چەند مانجی ڕابردوو دروست بووە بەڵام
خۆشبەختانە نیەتی چارەسەری هەیە بۆ خۆتان دەزانن برای بەڕێزمان کاقوبات تاالبانی لە پێشودا چەندین سەفەری کردووە بۆ چارەسەری کێشەکان لە بەغداد هەروەها سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتەکانی خۆی زیاتر تەرخان کردووە بۆ ئەوەی ڕاستەوخۆ بتوانێت کێشەیمە لەگەڵ حکوومەتی عراقیە لەگەڵ حکوومەتێکی تر نیە لە دراوسەکان بچین لەوێ سەردان بکەین یان بچین لەوێن دەرتەوجیهات بێتەوە کێشەکان قوڵتر بکەینەوە ئێمە کێشەمان هەیە بەڵام دەمانێت کێشەکان چارەسەر بکەین کرد نیەتی چارەسەرکردنیشمان هەبی چارەسەری کێشەکانی ئێمە بۆ چارەسەریە کێشەیە بۆ خۆلا نوێ تشتێکە نوێ هەیە بەرنامەیەکە نوێتر وە هەیە یان هەمان تشتێ دەرباز بوویە خوا پێنج خل یا پارلمانە عێراقی دەرباز بوونە کێشە حتانی نەهاژی مانە بۆ چارەسەر نەبوونە ji bo ku bête kirin îbdaek çi dête kirin Yeketiya Niştimaniya Kurdistanê çi destpêşxeriyekê dê bike beş bi halê xwe nabêjin bo li cê hemûyan بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو بینیتان کە دەست پێشخەری کردو ئەوەی ئێستا کە هاتووەتە ئاراوە بەشێکی لەو سەروەریە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەرێتەوە بۆ لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ کێشەکانی خۆی ئاراستەی بەغدا دەکات و لەگەر بەغدا دەچێتە سەر مێزی گفتوگۆ لەگەر بەغدا داوای ئەو داواکاریانە دەکات کە ئێستحقاقی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بەدەستی بهێنێت و دڵنیاشتان دەکەمەوە لە داهاتووشدا کێشەکانمان هەر ڕوبەڕووی بەغدا دەکەینەوە پێویستە ئەمە لەگە بەغدا لەسەر مێزی گفتوگۆ بین و کێشەکانمان لەوێ چارەسەر بکەین و ئەوەی لە ڕابردووشدا هەبووە قابلی چارەسەرن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنامەی تازەوە بە خوێنی تازەوە دەچێتە ناو بابەتەکان ئەگەر بابەت هەبێت لە ڕابردوودا هەر ئەو بابەتەی موچەنیە کە ئێستا زەخ کراوەتەوە باسی دەکرێتن بۆ چارەسەر کێشە بێت ئێمە کێشەی لە موچە گەورەتریش هەیە لە بەغدا پێویستی چارەسەرکردنی بۆ خۆتان دەزانن کێشەی مادەی 140 چەندین ساڵە بڕیار بووە کە ئیشی لەسەر بکرێت چارە بکرێت بەڵام نەخراوەتە ناو بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان ئەوەش لەوانەیە هەندێک لەو هۆکارانە لایەنە کوردیەکان بن کە نەیانتوانیوە لە بەغدا بەدەستە جەمعی ئیش بکەن و بتوانن لە عەرەبی بابەتێک هەیە پێی دەڵێن مهم و بابەتێک هەیە پێی دەڵێن ئەهەم بەڕاستی پێویستە شتەکانی ئەهەمەکان پێشی مهمەکان بێخرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین کورد بە کوتلەیەکی بەهێزی پتە و بتانی وەڵامێکی هەبێت بەرگریەک بکات لەو دەستکەوتانەی کە لە ڕابردوو هەی بۆ زیاتریان بکەن نەکەمی بکاتەوە بە پێشینەیە کۆ مەدیت ji بۆ هەڵبژارتران بۆ نمونە کورد یان لایەنین کوردی بە هەفپەیمانیەکی نەچوونە ناو هەڵبژارتنە هەر کەس بەخوا بە تەنێ خوا چۆیە بوو ناوە هەڵبژارتراندا بەوێ دیتنێ پشتی هەڵبژارتران دێ یەکەتی و یەکدەنگی دەناو ئالیەن کوردیدا چێبە لە پارلەمانە عێراقی پێم وایە لە ڕابردوودا هۆی بەشێک لە شکستەکانی ئێمە بەرامبەر بە حکوومەتی مەرکەزی ئەوە بووە کە بەڕێزت باسی کرد بۆیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە وەکو دەرسێک وەکو عیبرەتێک وەرگیراوە بۆ ئەوەی لە داهاتوودا بەرامبەر یەکتر ئەگەر بێت و ئەمە نەرمی بنوێنین بەرامبەر یەکتر تەنەزول بکەین باشترە بۆ ئەوەی بتوانین هەر لایەنێکمان لەو دانیشتنانی لێرە بەدەستی دەهێنین بەهێزێکەوە بچینەوە بەرامبەر بەغدا بەڵێ بە دڵنیاییەوە پێتان دەڵێم یەکێتی نیشتیمانی نابی ناڵێم تەنەزول بەڵام دڵنیا بن هەموو پێکاتنێک دەکات بۆ ئەوەی ئەو دەستکەوتانەی هەیە زیاتر بێت لە دەستمان نەچێت زیاتری بکەینەوە و لایانی بەرامبەریش ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بەدی دەکرێت لە لایانی بەرامبەریش هەمان دی دروست بووە ئەگەر بێت و دەستی لابەلانێ نەخرێتە ناوی هیوادارین ئەو لایەنانەی تریش کە لیستیان هەیە لە پەرلەمانی کوردستان بە هەموو حزبەکانەوە بتوانن حساب بۆ حزبەکانی دیکەش بکرێت کە کورسیەکیان دەبێت یان دوو کورسیان دەبێت نەک ئەو حزبەی کە بە خۆی زۆرینەی بەدەستێنە برێت لە بەغدا بەشە زۆرەکە دەبێت بۆ من بێ ئەوانی تر بۆ نەخێت بەشە زۆرەکە دەبێت بۆ کورد بێ باقی بۆ حزبەکان بێت باشە دا باسا ئێستحقاقا هەرێما کوردستانی کرد کاژی پرسیارێکی دە دەربارەی ئێستحقاقا یەکەتیەدا بکەم ئێستحقاقا وێ چەندە هەژمارە کورسیان دێ چاوابە تۆمۆ حاوا چەندە بە دڵنیاییەوە وەکو ئیستحقاق تهدیدکردن ئەوە قورسە بەڵام بە دڵنیاییەوە پێتان دەڵێم یەکێتی بۆ ئەوە ئیش دەکات و بەرنامە ڕێژی کردووە کە لە دەنگ هەم لە کورسی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو زیاتری بەدەست بهێنێت بەهۆی ئەو بەرنامەیە کە دایناوە بەهۆی ئەوەی نیەت پاچێکی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەبەر ئەوەی یەکێتی بە
چەندین جار بۆ خۆی ڕاستەوخۆ سەرکردەکانی ناردۆتە بەغدا بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنێکی کۆنکرێتی چیتر ئەو شتانەی لێرانە بەدەستکەوتی تایبەت و بەدەستکەوتی کۆمپانیا تایبەتەکانەوە دەناڵێنێ یەکێتی داواکارە ئەوانە هەموو بگەڕێتەوە سەر داهات و میزانیەکانی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی حکوومەتی هەرێم یەکدەست بزێتن داواکانی لەوێن دەرێ پێشکەت بکە و بەرگری لێ بکات نەک بەلایانی کەسیکە بەربەرگری بکەن لە پێناوی دەستکەوتێکی تایبەت. وای هەندێک ڕووداوژی هەبوونە هەندێک بویەر هەبوونە کاک هەژار بۆ نمونە بویەرێن لالازارێ دێ چه کاریگەریەک لەسەر دەنگێنیەکەتیە هەبێت؟ ئەو بابەتەی بەڕێستان باسی کرد ئەوە لە ڕابردوودا هەر هەبووە لە ڕابردوودا هەبووە بەڵام بۆ خۆشتان دەزانن ئەو لە ڕاگەیاندنەکان کە بڵاو کراوە لەو شوێنانە شتێکی زۆر بەدەر لەوەی هەبووە کە لە ناو یەکێتی بووە دەستی دەرەچی تێدا بووە لە ناو پارێزگاکانی تری شەر لە ناو عێراق ئەو بابەتە قۆسترابەوە بۆ ئەوەی کودەتایەک بەسەر یەکێتیدا بکرێت. پێم وابێ ئەوە لە ڕاگەیاندنەکان و دەستگا ئەمنیەکان زیاتر باسی لێوە کراوە یەکێتی هەستاوە ئەوەی کپ کردوێتەوە ڕاستە کێشە هەبووە بەڵام هەموو ئەو بابەتانەی کە باس کراوە لە داهاتوودا ڕوونکردنەوەی زیاتری لەسەر دەدرێت و ڕاگەیاندنەکانیشتان باوەڕ بکەم درێغیتان نەکردووە لەو بابەتە باش و بەخراپ بەڵام لە دوجار پێم وایە ڕاستی سەردەکەوێت. ڕێز هەژار دەزایی بەرپرسێ هەڵبژاتران لە ماڵباندا سێیەکەتیان نیشتیمانیا کوردستانە لە هەولێری گەلەک سپاس تۆمەڕەوی.